جوي لا هو جوي بۆ من زۆر زەحمەتە کە مەدحی بکەم لەوانەیە خۆش نەبێتن منەوە بۆ مێژوو بەجێڵم وەکو ژنێک بۆ خەباتی و بۆ ماندووبوونی بۆ هەر شینێکی کە لەم شارایە و لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ گەلی کوردی کردووە و هەرچێکی بۆ بکرێ بەلای منەوە شایانەتی و دووبارە سپاسی مەڵبەند دەکەم. بێگومان نەپارێزراوە نەکە لە هەرێمی کوردستان نەپارێزراوە لەسەر تاسەری جیهانە نەپارێزراوە و ئەوەندەی کە ریپۆرتەکانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەریان خستە و ئومەمی متحیدە ئەوەیان دووپات کردوێتەوە کە لەم کاتی کۆرۆنایە توندوتیژی بەرامبەر بە ژنان زۆر زیادی کردووە و ئەوەش جێی داخە کە لەو کاتەیە کە هەموو بە ناخۆشیە تێئەپەڕن هەموو خانەوادەکان هەموو ڕق و کینە و تووڕەیەکان بە سەری ژنە بشکێتەوە و لەوە دەریبێنن و هەروەهاش خۆمان نەزانین کە هەموو جارێک ژن لە کاتی ناخۆشی و لە کاتی شەڕ و لە کاتی قوربەسەریە وەکو کاڵایەک بەکارهاتەوە وەکو چی پێڵێن ئەو هینانەی کە خەڵق تووڕەی خۆی و بۆکسی خۆی پێدەرئێنێت کە لە هینی ڕاضەکانە بەکار ئەهێنێت و ئەوە جێی داخە بەڕاستی ئەبێ ئەوەش پێویستی بەوەیە کە کۆمەلگا هۆشیار بکرێتەوە کە کێشەکانی ئەزانم هەر ئەم ریپۆرتەی کە باسی لێوەکراوە کە دەوری ژن لەم فترەیە ینی لە وڵاتانی دەسەردا سەری جیهانە لە کاتێکی ناخۆشیە کە قەیرانێک لە ناو خانەوە دەکات دروستە بێتن ئەو ناخۆشیە بەسەری ژنە ئەشکێتەوە و ژن سزاکە هینەکە باجەکەی ئەیاتن بەڕاستیە بێ ڕێگری لێ بگیرێتن و بتوانن ئەو خانەوادانە هەمووی ینی کارێکی وا بکەن کە دنیا هەر ئەمڕۆ نییە ینی ئەوانە زۆربەی ئەو خەڵقە لەوانەیە بە خۆشەویستی بەیەک گەیشت من ناکرێتن لە کاتی تنگانە و ناخۆشیە کارێکی وا بکەن کە هەم مناڵەکانیان هەم خانەوەدەکانیان ئازار بچێشن بەو ناخۆشیەوە کە ڕوبەڕووی هەموو جیهان بووەتەوە من بە تایبەتی باسی ئەم فترەیەکەم کە کۆرۆنا هەیە یەک پرسیاری یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرەی چوارەوە تا چەندێک گرنگی داوە بە تواناکانیش بێگومان لە هەڵبژارنەکەن لە کۆنگرەوە دەرکەوت کە ینی ژن دەورێکی زیاتری بینی لەم سەرکردایەتیە تازەیە بەڵام هێشتا ناتوانم بڵێم کە لە 100% توانیمانە ئەو دەورە و ئەو توانایی ژن وەکو خۆی سەیری بکەین ژن توانایەکی زۆر زۆر زیاتری هەیە وەک لەوەی کە کۆمەلگا و سیاسیەکان و بەتایبەتی لە هەرێمە هینی پێکرێتن چۆن بڵێ ئەتیرافی پێکرێت بەڵێ بەڵێ وڵای ئێمە ئیمڕۆ ئەم هۆڵەمان کردوانێ چونکە ئەم هۆڵە هەرخۆی لەسەر دەستی دادەهێروە بنیادناوە کاتی خۆی کە ئەو لێبسرای ئەم مەڵبەندە بۆ کاری زۆر زۆر باشی کردووە یەکێ لەو کارانی ئەم هۆڵە بووە ئێمە لەم ڕۆژەیە کە ڕۆژی بەرەنگار بوونەوەی دنتوتیشێ دژی ژنان حەزمان کرد بە ناوی هەردادەهێرۆ بێدادەهێرۆ ڕۆڵێکی زۆر گەورەی دیوە جگە لە خەباتی سیاسی و پێشمەرگایەتی و پارێزگاریکردنی ئەرشیفی یەکێتی بۆ خۆشی خەبات جێڕێکی زۆر بەتوانا بووە لە بواری دیموکراسی و ئازادیە ئەو زۆر ینی دژی توندوتیژی بۆ دژی ژنان و ئێمە ینی کە باز لە مێژوو یەکێتیەکەین دادەشاناس قەرزارباری ئەوین هەم لەو ئەرشیفانەکە داینابوو هەم ڕۆڵی خۆشی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە بە درێژایی وەخت هەم لە شاخ هەم لە شار.